هێرش بەرسفدەرەوەکانی ئەمریکا بەردەوامن بۆ سەر میلیشیا لە یاسا دەرچووەکان لە عێراقدا و کە تایبی حزب اللهش بڕیارەکەی خۆی هەڵوەشاندەوە بۆ هێرشکردنە سەر سەربازەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. دانڵد ترامپ ئاگاهی دەداتە وڵاتانی ئەندامی ناتۆ ئەگەر بێت و پارەی خۆیان نەدەن بە هاوپەیمانێتی ئەتلانتی ئەوە داوا لە ڕووسیا دەکا هێرش بکاتە سەریان و ئەمەش مشتومڕێکی سیاسی لە ئەوروپا و لە ناو ئەمریکاشدا هێناوەتە ئاراوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. نیکی هەیلی بەربژێری کۆماری بۆ سەرۆکایەتی ئەمریکا هێشتاش بەردەوامە لە هەڵمەتەکانی خۆڵبژاردننیدا لە ستانی کارۆلاینای باشوور و لە گرتبوونەوەکانیشدا سەنگێکی زۆری خستۆتە سەر دانڵد ترامپ. خانم هەیلی ڕووی زاری دەکاتە دانڵد ترامپ بەربژێری پێشەنگی کۆماری لەم هەڵبژاردنەدا و پێی دەڵێ هیچ پێویست ناکات لە پاشەم لە قسە بکەیت و ئەگەر شتێکت هەیە و دەتەوێت بیڵێ فەرموو لەسەر سەکۆیەک و لە وتوێژێکی ڕاستەوخۆدا هەرچیەکەت هەیە بیڵێ. خانم هەیلی توانجیش لە ترامپ دەگرێت و پێی دەڵێ شتی ئێجگار نابەرپرسانە دەڵێ وەک ئەوەی هانی ڕووسیا دەدا بۆ هێرشکردنە سەر هەر وڵاتێکی ئەندامی ناتۆ ئەگەر بەشداری نەکا لە دابینکردنی بودجەی ئەو هاوپەیمانێتیەدا. نیکی هەیلی دەشڵێت لە ئێستادا هەر تەنها جۆ بایدن کەم توانان نییە ئەوە تا ترامپیش ماوەی لەمەوبەر 4 جار پرسیاری کردووە بۆچی نیکی هەیلی ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی 2021 باڵەخانەی کۆنگرێسی نەپاراست. هەیلی دەڵێ جاکەی من بەرپرسی ئاساییش بووم لە باڵەخانەی کۆنگرێس و تەنانەت لەو ڕۆژەشدا لە واشنگتۆنی پایتەختیش نەبووە و دەشڵێت ئەوەیە کە پیر دەبیت ئەوە هات لێدێ. ژمارەیە خەڵک لە شاری سان فرانسیسکۆ لە ئەستانی کالیفۆرنیا چواردەوری ئۆتۆمبیلێکی بێشۆفێر دەگرن و بەر لەوەی ئاگری تێبەر بدەن تێکی دەشکێنن. دیمەنە ڤیدیۆییەکان لە تۆڕەکانی سۆشیال میدیادا بڵاو بوونەتەوە و بە ملیۆنان بینەریشیان هەبووە. دامەزراوەی ئاگرکوژێنەوە لە سان فرانسیسکۆ دەڵێت ئەو ئۆتۆمبیلە تاکسێکی ڕۆبۆرت بووە کە پێی دەگوترێ وایمۆ ڕۆبەرت تاکسی و خەڵک ئاگریان بەرداوەتە ناو ئۆتۆمبیلەکە. کۆمپانیایی وایمۆ ئەلفابێت لە هەوڵدا بووە تا ئەو خزمەتگوزاریەی تاکسێ بێشۆفێرەکان زیاتر بکە لە شاری لۆس ئەنجلسیش. بەڵام بەکارهێنانی ئەم جۆرە تاکسیانە پێویستە لەسەر داوای خەڵک بێ چونکە هێشتا نەبووتە خزمەتگوزاریەکی گشتی. کۆمپانیەکانی ئۆتۆمبیلی ڕۆبۆت ڕوبەڕووی ئاڵنگاری بوونەتەوە لەلایەن ژمارەیەک ئەندامی کۆنگرێس و هەروەهاش هاوڵاتیانەوە وەک دەڵێن ترسیان لەو جۆرە ئۆتۆمبیلانە هەیە و تا ئێستاش نەسەلمێنراوە کە ئایا ئۆتۆمبیلێکی پارێزراوە و ژیانی خەڵکیش تایدا یان لە ناو ئۆتۆمبیلەکەدا یان لەسەر شەقامەکانیش ناکەونە بەر مەترسی ئەم جۆرە ئۆتۆمبیلانەوە. لەگەڵ ئەوەشدا کە هێشتا دەواازەکان کراون بۆ دیالۆگی نێوان ئەمریکا و عێراق بەڵام هیچ میتمانەیەک نییە لەوەی ئەو دیالۆگە بگاتە ئەو ئەنجامەی کە عێراقیەکان دەیخوازن بە تایبەتیش پاش ئەوەی سەرکردەیەکی باڵای هێزەکانی حەشدی شەعبی لە ئاکامی هێرشێکی ئەمریکا کوژرا. واشنگتن سوورە لەسەر هەڵوێستی خۆی بۆ بەرەنگاربوونەوەی هێزە میلیشیاییەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران. بە دڵنیاییەوە ئێمە ڕێز لە سەروەری عێراق دەگرین و لە ڕاگەیاندراوەکانیشمان و لە وتوێژە تایبەتەکانیشماندا بەڕوونی و ئاشکرای وتومانە لەو کاتەوە و لەو شوێنانەی خۆمان دایدنین وڵاممان دەبێت بەرامبەر ئەوانەی هێرش دەکەنە سەر سەربازەکانمان و بەرپرسیاریشیان دەکەین. عێراقیەکان سەرکۆنەی هێرشەکانی ئەمریکا دەکەن و بە پێشێلکردنی سەروەری وڵاتەکەیان ناودێری دەکەن. پەنتاگۆنیش لەو بڕوایەدایە
دەسەڵاتدارانی عێراق بۆ ئەرکەی خۆیان هەڵوەستاون کە لە کۆبوونەوەکانیاندا باسکراون و ڕێکەوتون لەسەری. ئێمە و توێژی تایبەت و ئاشکراشمان هەبووە لەگەڵ هاوبەشە عێراقیەکانماندا و پێمان وتون هەر هەرێشێک بکرێتە سەر هێزەکانمان ئێمەش وڵاممان دەبێت. بە دڵنیایەوە بەشێک لەو توێژانەمان داواکردنی یارمەتیە لە عێراق بۆ پاراستنی هێزەکانمان کە لەسەر داوای حکوومەت لەوێن. هێندێک جار هێزە ئاسایشەکانی عێراق ئەوەیان کردووە، بەڵام زیاتر لە 160,000 هێزەکانمان کەوتونەتە بەرهێرش و مەترسیەوە. 3 سەربازمان کوژراون و چەندانی تریشمان بریندار بوون. ئیتر ئێمەش هەنگاوی گونجاوی خۆمان دەگرینە بەر. کەس کوڕی ناکالەوەی ڕەوشەکە ئاڵۆزە و لێکەوتە نەخوازراوەکانیش بە دوور نازانرێن. نەتەوە یەکگرتووەکان داوا لە هەموو کارەکتەرەکان دەکات بە وریاییەوە هەنگاوەکانی خۆیان بنێن بە تایبەتیش وڵاتەکانی دراوسەی عێراق. تا عێراق بەردەوام بێت لەسەر ڕێی سەقامگیری و بەرەو پێشچوون ئەوە هەبوونی ژینگەیەکی گونجاو و پێویستیەکی گرنگە. ئەم جۆرە ژینگەیەش پێویستی بە پشودرێژی هەموو لایەکە و بە تایبەتیش کارەکتەرە چەکدارەکانی عێراق. پشودرێژی دراوسێکانی عێراق و وڵاتانی تریش بە هەمان ئەندازە گرنگە. شیکەرەوە لەو بڕوایەدان ئامانجەکانی ئەمریکا لەو هێرشە بەرسف دەرەوانەی دەیانکات ئاشکران و وەک دەژڵێن پێناچێت واشنگتن دەستبەرداری سیاسەتەکەی خۆی بێت. بەڕێوەبەرایەتی ئەمریکا دەڵێت ئەمە کۆتایی نییە و هێرشەکانیش بەردەوام دەبن. پێم وایە دوو ئامانچەن، یەکەمیان بۆ چاوترساندنی ئێران و ئەوانەشی کە سەر بە ئێرانن، دووهەمیشیان بۆ کەمکردنەوەی تواناییەکانی هێرشکردنە سەربازانی ئەمریکایە. کوژرانی ئەبوباقر ساعدی وەک عێراقیەکان و بە تایبەتی شیعانزاکانی ئەم وڵاتە دەڵێن بە خاڵی وەرچەرخاندا دەنرێ لە هەموو ئەو دانوستان و توێژ و دیالۆگانەی لەگەڵ ئەمریکادا هەیە و تەنانەت دەژڵێن مەرجیژ نییە هێزە میلیشیاییەکانیش وابەستە بن بە بڕیارەکانی پێشویانەوە. ئەم دەست درێژیە زۆرداریە ڕوبەڕووی و بەرەنگاربوونەوەی جەماوەری و بەرەنگاربوونەوەی مقاومەی ئیسلامی دەبێتەوە. هیچ دانوستاندنێک نییە لەگەڵ ئەمریکایەکاندا و هیچ چارەسەرێکیش نییە. تەنها ئەوە نەبێت بنکەکانی داگیرکەران بکرێنە ئامانج. ئەبوباقر ئەساعدی یەکێک بووە لە سەرکردەکانی هێزی پیرۆزی حەیدی شعبی کە بەشێکە لە دامەزراوەی دەوڵەتی عێراق. ئەمریکا هێرشی کردە سەر سەروەری عێراق بە بیانۆی لێدانی ئەو هێزانەی هێرش دەکەنە سەر ئەمریکا. لە بەغداوە قسە هەن حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی لە ڕەوشێکدایە ئیرەیی پێنابرێ بەهۆی ئەو فشارە قورسەی لەسەرەتی بە تایبەتیش کاتێک تیمی دانوستانکاری عێراقی ناتوانێت هیچ جۆرە متمانە و دڵنیاییەک بدا جا بە ئەمریکاییەکان بێ یان بەلایەنە میلیشیاییەکانی وڵاتەکە. وەزارەتی دەرەوەی عێراق دەڵێ هێرشەکانی تۆڵەسەندنەوەی هێزەکانی سەر بە ئێران و هەروەها ئەوانەی ئەمریکاش عێراق دەخزێنە ناو ململانێ قورسەکەوە. چارلز دبلیو دان پسپۆر وەشیکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەیی چاوی واشنگتنە. چارلز بۆ ماوەی زیاتر لە 24 ساڵ دیپلۆماتی ئەمریکا بووە لە وڵاتانی جیهاندا. ماوەیەکیش ڕاوێژکاری بەڕێوبەری پلانە استراتیژیەکان بووە لە پەنتاگۆن و هەروەها بەڕێوبەری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بووە لە نێوەندی فریدەم هاوس. بێ لەوانە بەڕێوبەری بەشی کاروباری عێراق بووە لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکادا. چارلز سپاس و پێزانین بۆ بەشداری لەم بەرنامەیەدا. یەکەم پرسیاریشم ئەوەیە لە عێراق وەک دەگوترێت زیاتر لە 7 هێزی میلیشیایی هەن. جا ئەمێ پێم بڵێ کێ فەرمانڕەوایە لە عێراق، میلیشیاکان یا حکوومەت؟ لە ڕاستیدا ئەمە پرسیارێکی قورسە. ئەگەر نەڵێم پرسیارەکە چەند وەڵامی هەڵک نییە. پێم وایە هاوسەنگیەک هەیە لە نێوان هێزە جیاوازەکانی عێراق کە عێراق بەڕێوە بن. ئەوەی ئاشکرا سەرگۆزینانی عێراق کاروباری وڵا بەڕێوە بات و بەرپرسیارە لی، بەڵام پێویستی بە هاوسەنگی هەیە لە نێوان هێزەکاندا. هێزە ناوخۆیەکان و هێزە چەکدارەکان و هەروەها هێزە دەریچەکانیش کە کاریگەریان هەیە لەسەر کاروباری ناوخۆی عێراق لە هەردوو ڕووی سیاسی و لەشکریشەوە. مەبەستم لە ئەمریکا و ئێران و تورکیایە. بێگومان سەرگۆزیر دەزانێت کە پێویستە هێزە میلیشیا چەکدارەکان لەژێر کۆنتترۆلی حکوومەتەکەی دابن، بەڵام ئەو هێزانە سربەخۆ جموجۆڵی خۆیانەکەن. لە هەمان کاتیشدا باڵە سیاسەکانی ئەو هێزە میلیشیانە نوێنەرایەتێکی بەرچاویان هەیە لە ئەنجومەن نوێنەرانی عێراقدا. جاوی هێزانە وەک حیزبوڵای لوبنانی نین، چونکە حیزبوڵای لوبنان
بۆتە کارکتەرێکی زۆر بەهێز لە ناو دەوڵەتی لوبناندا. هێزەکانی حەشدی شعبی و میلیشیاکانی تریش نەبوونەتە ئەو کارکتەرە بەهێزە لە ناو دەوڵەتی عێراقدا، چونکە تا ئێستا هەوڵی کۆنتڕۆڵکردنی حکوومەتیان نەداوە. نەیانتوانیوە ڕێبازی خۆیان بەسەر حکوومەتدا بسەپێن. ئەلبەت بێ لەو کارانەی دەیکەن و بۆ پیشاندانی توانایەکانی خۆیان، بەڵێ لەو بڕوایدا محەممەد شیع ئەسوودانی بەرپرسی یەکەمی حکوومەتە، بەڵام لە ڕووی لەشکری و سیاسیەوە دەستی کراوە ئازاد نییە. هەر بۆیە ناچارە کار بکات لەگەڵی هێزە جیاوازە دەریچەکاندا و هاوسەکانیشی بپارێزێت لەگەڵ هێزە ناوخۆیەکانی عێراقدا. ئەمەژۆ بە حزبەڵای لوبنان کرد چاوڵس دەڵێ یعنی جیاوازیەک هەیە لەگەڵ میلیشیاکانە لەوێ، بەڵام زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن کە حزبەڵای عێراق بەشێکە لە حزبەڵای لوبنان لەژێر کاریگەری سیاسەتەکانی حزبەڵادایە، کەواتە چ جیاوازیەک هەیە؟ ینی هەر ئەوەیە کە ئەمیان پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە ئەویان پێوی نییە؟ بەڵێ بە دڵنیاییە و وابەستەیەکی سیاسی و ئایدۆلۆژی و ئاینی پێکەوەیان دەبەسێتەوە، بەڵام زۆر کارکتەری سیاسی هەن لە عێراقدا کە هیچ تەباییەکیان نییە لەگەڵ ئامانجەکانی حزبەڵای لوبناندا. بەلای منەوە حزبەڵای لوبنان ئەو هێزە سیاسی و لەشکریە کە کارکتەرە لەشکری و سیاسەکانی لوبنانیش دەجوڵێنێت بۆ شێوەی خۆیەوێت. جا لێرەدا کاری زۆرتر ماوە بکرێ بۆ هێنانە ئارای ئەو هاوسەنگیەی کە پێویستە بۆ بەڕێوەبردننی حکوومەت و پاراستنی هاوسەنگی نێوان بەرژەوەندەکان. ئەلبەت ئەمەش لە کاتێکدا کە پێویستە سەرۆگۆزیرانی عێراق لە بگرە و بەردەدا بێت لە نێوان لایەنەکان بەپی ئەو ڕەوشە سیاسی هەیە. جا پێویستە حکوومەتی عێراق ڕۆڵ و باڵادەستێکی زۆر گەورەی هەبێت بەسەر هەموو کارکتەرە لەشکری و سیاسەکان، چونکە لێرەدا ئاچێکی گەورە لە ئەسوی حکوومەتە وەک دەسەڵاتی جێبەجێکردن و توانایی بۆ هاوسەنگی کە بڕیاری یەکلاکەرەوەی خۆی بدات بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوی ئەو هێزە جیاوازانەی لە وڵاتەکەدا هەن. چارلز بۆ خۆ دەزانی زۆرێک لەو میلیشیانەی عێراق لەو هێزە میلیشیا لە یاسا دەرچووەکان خراونەتە لیستی تێرۆریستانەوە، کاراکتەرە سەرەکیەکانیان وەکو تێرۆریست ناودێر دەکرێنەوە، تەنانەت سزاشیان سەپێنراوەتە سەر. ئەکرێ پێم بڵێ هیچ جیاوازیەک هەیە لە نێوان ئەو ڕێکخراوە میلیشیاییە تێرۆریستانەدا لەگەڵ ڕێکخراوێکی تێرۆریستی وەکو داعشدا؟ جیاوازەکە لەوەدا داعش هە لە بنەڕەتەوە ڕێکخراوێکی لە یاسا دەرچووە و هیچ پشتیوانێکی نێودەوڵەتیشی نییە و بە بڕیاری خۆی کارەکات و هەموو حکوومەتەکانی ناوچەکەی بە دوژمنداەنە. لە بیرمانە شەڕی گەورەی وڵاتان دژ بە تیرۆریستانی داعش لە عێراق و لە سووریاشدا هێزە ناکۆکەکانیشی کۆکردبووە. ئەمریکا و ئێرانیش لە یەک بەری شەڕدا بوون دژ بە داعش. بەڵێ ژمارەیە کارکتەر هەن لەلایەن ئەمریکاوە بە تیرۆریست ناودێر کراون، بە تایبەتیش ئەو میلیشیانەی باڵە سیاسەکانیان هەن و قاچێکیان لەناو حکوومەتی عێراقدا و قاچێکیشان لەگەڵ بۆ نمونە حزبوڵای لوبناندایە و ئیتر هەر کارێکی ئەوانە بیکەن بە جموجۆڵی تیرۆریستی ناودێرەکرێت. ئەوانە هێرش دەکەنە سەر بن کە سەربازەکانی ئەمریکا لە عێراق و لە ناوچەکەشدا لە کاتێکدا بە پێی ڕێکەوتنی سیاسی ئەو سەربازانەی ئەمریکا لەسەر داوای حکوومەتی عێراقی لەوێن. باشە بەڕای تۆ چارەسەرکردنی کێشەی میلیشیا لە عێراقدا لە ناو عێراقدا دەکرێت یا لە دەرەوەی سنوورەکانی عێراق؟ مەبەستم لە ئێرانە. لە ڕووی پراکتیکیەوە پێویستە لە هەردوو وڵاتەوە چارەسەر بکرێت، بەڵام دەژڵێم کێشەی میلیشیا لە عێراق کێشەی حکوومەتی عێراق خۆیەتی، یان با نەڵێم کێشەیەک بەڵکو وەک ئاڵنگاریەک لەبەردەم خودی حکوومەت خۆیدا. ئەمەش بێگومان وەها پێویست دەکات حکوومەتی عێراق لە هەندێک بواردا بکەوێتە سەر و سەوداکردن لەگەڵ ئێرانەکاندا، بە تایبەتیش سەبارەت بەو کاریگەریانەی ئێران هەیەی بەسەر ئەو هێزە میلیشیانەوە. ئەلبەت مەبەستم لە هەمیان نییە. جا چەند ساڵێک لەمەوبەر عێراق هەوڵێکی بەرایی داوە تا هەموو ئەو هێزانە لەژێر چەتی هێزە چەکدارەکانی وڵاتەکەدا کۆبکاتەوە و ئەو هەوڵەشی هێشتا بەردەوامە، بەڵام لە ئاسێکی جیاوازتردا لەلایەن ئەم حکوومەتەی ئێستاوە ئەمە هەوڵێکی درێژخایەن دەبێت تا هەر هەموو ئەو هێزانە وابەستە بن بە فرمانەکانی حکوومەتەوە. وەگوتم ئەمە پرۆسەیەکە و بەردەوامە، لە ڕاستیژان ناکرێت بە ئاشکرایی کراوەی قسە لەسەر ئەم پرۆسەیە بکرێت لە عێراقدا، یان بڵێیت لە شەو ڕۆژێکدا و لە ناکاو تەواو دەبێت. شتەکە لەوەدا نییە بڵێیت دەبێت کۆتایی بە میلیشیا بێنیت یان دەبێت میلیشیاکان تێک پشکێنرێت، چونکە ئاوەها هەنگاوێک دەبێتە مایی دارمانی دەوڵەتی عێراق.
بەڕای من حکومت بە شێوەیەکی دروست و گونجاو ئەم کارە دەکات وەک گوتم پرۆسەیەکی درێژخایەنە و دەستکراوە بە هەنگاوەکان بۆ چارەسەرکردنی. باشە ئەکرێ پێم بڵێ عێراق دەتوانێت چی بکە بۆ ئەوەی خۆی لە هەموو قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بپارێزێر وەکو جەنابیشت دەزانی ینی دەگوترێ ئەمەی کە ئێستا لە عێراقا ڕوو ئەدا و ئەو توانایی بەکارهێنانەی میلیشیاکان دەگەڕێتەوە بۆ شەڕی غەزە. عێراق ئەوەی لە توانایدا دەیکات ئەوە تا لەو توێشدا لەگەڵ ئەمریکادا بۆ ئاسایکردنەوەی پەیوەندی لەشکریەکانی نێوان هەردوو وڵات بێگومان حکوومەتەکان بە شێوەیەکی گونجاو قسەی خۆیان دەکەن ماوەتەوە سەردی وە سیاسەکەی بوونی هێزە سەربازەکانی ئەمریکا لەوێ خۆ دەزانیت پێشتر داوای ئەوە دەکات دەبێت هێزەکانی ئەمریکا بچنە دەرێ بەڵام وەک دەبینین ئەم بابەتە بە شێوەی دانوستاندن قسەی لەسەر دەکرێت و بڕیاری لەسەر دێت. دەشزانین ڕەخنە و ناڕزاییش هەن لەوەی نەک هەر ئەمریکا هێزە نێونەتەوەیەکانی تیش خاچی عێراق بەکاردەهێنن بۆ یەکلاکردنەوەی هەندێک لە کێشەکان ئەمە وەک ئاماژەیەک بە ئێران و با تورکیاش کە هەر هەمان شت دەکەن بۆیە پێویستە ئەمە بۆ هەنگاوە دابنرێت کە پێویستە حکوومەتی عێراقی بیکات لەگەڵ هەموو کارکتەرەکانی لە عێراقدان لە پێناو چارەسەکردنی ئەم بابەتێدا بەڵام گرتنەبەری ئەو هەنگاوانەش لەم سەروەختەی شەڕی غەزەدا دەکرێت بڵین کارێکی ئەستەمە هاوکاتی درێژەدان بەو هێرشانەی میلیشیاکان دەیکەنە سەر هێزە سەربازەکانی ئەمریکا جا چاوەڕوانیەکان زۆرن و پشوو درێژیش زۆرن بەڵام وەک باسم کرد هەنگاوی باشیش نراون. چاڵز من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی و توێژەکەمان. هەر لەم هەفتەیەدا بوو ژەنەڕاڵ یەحیا ڕەسوڵ و تەبێژی سەرکردەی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیان لیژنەی هاوبەشی نێوان عێراق و ئەمریکا دەست بەکار دەبێتەوە هەروەهاش وەزارەتی دەرەوەی عێراقیش دەڵێت هەردوو وڵات ڕێکەوتون لەسەر درێژەدان بەو توێژانە. کۆتایی هێنان بە ئەرچی هاوپەیمانەتی نێونەتەوەیی پێویستیەکە بۆ ئاسایش و سەقامگیری لە عێراقدا هەروەها پێویستیشە درێژە بدەین بە پەیوەندێکی بابەتیانەی دوولایەنە لە نێوان عێراق و وڵاتانی ئەندامی هاوپەیمانەتی نێونەتەوەیی. زۆرێک لە عێراقیەکان دەڵێن ئەوەی سەرۆکوەزیری وڵاتەکەیان ڕای دەگەیەنێن لەسەر دۆسەی کشانەوەی هێزەکانی ئەمریکایە لە ژێر فشاری ئێران و لایەنەکانی سەر بە ئێراندایە. کۆشکی سپی دەڵێت ئەوەی تا ئێستا بەڕێوەبەرایەتی کردوێتی بەرامبەر بە هێزە میلیشیاییە لە یاسادارچەوەکان کاردانەوە بووە. با بەڕێز ئەلسوودانی خۆی قسە بکات سەبارەت بە هەر فشارێکی سیاسی لەسەرێتی. ئێمە ڕێز لە سەروەری عێراق دەگرین و هێزەکانمان لەسەر داوای حکوومەتی عێراق لەوێن و بەردەوام ڕاوێژ و هاوکاری دابین دەکەین بۆ هێزە ئاسایشیەکانی عێراق دژ بە مەترسیەکانی داعش. لەگەڵ عێراقیەکاندا لەو توێژ داین و بەردەوامیشین بەڵام ئەگەر هێرش نەکرایەتە سەر سەربازەکانمان کە لەسەر داوای حکوومەتی عێراق لەوێن ئەوە ئێمەش هێرشی تۆڵەکردنەوەمان نەدەکرد. هەر چۆنێک بێ پەنتاگۆن جەخت دەکاتەوە لەوەی شتێک لە ئارادا نییە بۆ توێشکردن لەسەر کشانەوە بەڵکو ئەوەی هەیە بۆ داڕژنەوەی کاری هاوبەشی ئاسایشیە لە نێوان ئەمریکا و عێراقدا نەک کشانەوە. با بەڕوونی و ئاشکرایی بڵێم کۆبوونەوەکانی کۆمیسیۆنی لەشکری ئەمریکا و عێراق لەسەر کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا نییە. ئەمریکا و هاوپەیمانانیش لەسەر داوای حکوومەتی عێراق لەوێن بۆ شەڕی داعش. هاوبەشە عێراقیەکانمان دڵنیاییان داوینەتێ سەبارەت بە وابەستەبوون بە کاری پێکەوەی بۆ دیاریکردنی ئایندەی هێزەکانمان و هەروەهاش شکست پێهێنانی تەواوەتی داعش. ئەم کۆبوونەوانە بە مەبەستی گەیشتن بە هاوبەشیەکی بەردەوامی ئاسایشیە لە نێوان ئەمریکا و عێراقدا. ئێران بەردەوام فشار دەکات بۆ چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە تەواوی ناوچەکەدا. ئەم گوتارەی ئێران لە ناو بەشێکی زۆری پێکەنەرانی حکوومەتی عێراقیشدا کاریگەری هەیە و بە ئەندازەیەک کە دەگوترێ هەر هەمان گوتارە و لە عێراق بە شێوازێکی تر دووبارە دەکرێتەوە. ئێمە لەو بڕواایە داین بوونی ئەمریکا لە عێراق و سووریا و ئەفغانستان و لە ناوچەکەدا بە هیچ شێوەیەک ڕەوشێکی ئاسایی ناهێنێتە ئاراوە بەڵکو و ئاسایشی ناوچەکە تێک دەدات. بوونی ئەمریکا نەبۆتە مایی ئاسایش لە هیچ شوێنێکدا و بۆ ئایندەش هەر ئاوەها دەبێت. ئەمریکا لەکوێ بێت دەبێتە سەرچاوەی دووبەرێکی و بەدکاری.
چارلز بە سەرەتا ئەم بەشە بەوە دەست پێ بکەیت چ جیاوازێک دەبینین لە نێوان گوتاری ئێران و گوتاری عێراقدا بۆ کشانەوەی ئەمریکا نەکە لە عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش؟ بەڵێ پێم وایە جیاوازی هەن چونکە ڕاگەانداوی عێراق لەسەر ئەم پرسا بەپێی دانوستاندنا بەردەوامەکانی نێوان ئەمریکا و عێراقە و دەژڵێن ئەم و توێژانە بەردەوام دەبن ئەگەر شتێکی تێکدرانەیان ئاڵۆزانە نێتە ئاراوە و باشترین بابەتیش لەو توێژاندا ئەوەیە چۆن عێراق پارێزراوترە بێت نەک هەر تەنها باز لە ئەگەر و نەگەری کشانەوە بکرێت هەرچەندە چەندان ساڵە هێندەی ئەوەی پێویستی کردبێت بابەتی کشانەوەکە داوایەکی بەردەوامی عێراق بووە هەرچی ئێرانیشە داوای کشانەوەی تەواوەتی هێزەکانی ئەمریکا دەکات لە عێراق و عێراق بۆ خەڵکی وڵاتەکە جێبێ هەڵدرێت ئەمەش لای من وەها دەکەوێتەوە کە ئێران نایوێت ئەمریکا لە عێراقدا بێت تا تەواوی بەرنامە سیاسەکانی خۆی بەجێ دەگەێنێت جا لەمەدا تاران هیچ بەرژەوەندێکی ناڕاتە پێش ئەگەر ئەمریکا لە عێراق بێت یان پەیوەندیەکی ئاسایشی بەغدا و واشنگتن پێکەوە ببەستێتەوە بەڕای من عێراق و ئێران دووشتی جیاوازیان دەوێت هەرچەندە یەک جۆر دەستەواژە لە گوتارەکانیاندا بەکاردەهێنن و دەڵێن کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە کاتێکدا زۆر یاری سیاسی لەو گوتاراندا دەبینرێن باشە ئەگەر ئەمریکا بکشێتەوە لە عێراق چی ڕووەدا چ شتێک چاوەڕوانی ئایندەی ئەو وڵاتە دەکا بەو هەموو کێشە و قەیرانانەی کە عێراقی تایە جارێ بەر لە هەموو شتێک لەو بڕوایەدام ژمارەیەکی دیاریکراوی سەربازی ئەمریکایی لەوێ دەمێننەوە ئەماش یەکێکە لە بابەتەکانی وتوێژی نێوان عێراق و ئەمریکا و بەشێکیشە لەو چێرچێوەیی لە ڕێکەوتنی ئاسایشی نێوانیاندا هەیە و ئەوەیشی تیادا دیاری کراوە کە پەیوەندی ئاسایشی نێوانیان بەردەوامە بێت پێم وایە هەردوو وڵات هاوڕان لەسەر ئەوەی کشانەوە نەکرێت کە لای من وەک پەنتاگۆنیش ڕای وایە قسەکردنەکە لەسەر قەبارەی ئەو هێزەیە کە پێویستە بۆ مانەوە لە عێراقدا یانی چەند سەربازت دەوێت لە عێراق بۆ مەشق و ڕاهێنان پێکردن و دابینکردنی پێداویستیەکان بۆ هێزەکانی عێراق تا بگەنە ئاسی پشت بەخۆ بەستنێکی تەواوەتی و ئازادیەکی تەواویش لە بڕارداندا لەو کردە لەشکرانی دەیکەن بێلەوە چەند سەربازت پێویست دەبن لەوێ بۆ هێرشی بەرپەرزدانەوەی پاشماوەکانی داعش تا ئێستا هێزەکانی ئەمریکا بەشداریان هەبووە لە زیاتر لە 300 هێرشی دشی داعشدا لەم 1-2 ساڵی ڕابردوودا ئەمەش ینی شەڕ بەردەوامە لەگەڵ داعشدا هەر لەو ماوەیەدا نەتەوەیەگرتوەکان ئاماژەی بۆ کرد بۆ 20,000 چەکداری داعش ماون لە عێراق و لە سووریاشدا ڕاستە هەمیان لە جموجۆڵدا نین بەڵام هێشتاش ئەوە هەر کێشەیە بۆ هەردوو وڵات جا ئەگەر لە ناکاو یان بە خێرایی هەموو سەربازەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە ئەوە دەزانین چی ڕوودەدات چونکە بینیمان پاش کشانەوەکەی 2011 چی ڕوویدا یەکێک لەوانە دەرکەوتنی دەوڵەتی ئیسلامی بوو دەستگرتن بوو بەسەر ناوچێکی فراواندا مەترسیەکەی گەیشتە دەواازەکانی بەغدا تا حکوومەتی عێراق داوای لە ئەمریکا کرد هێزی خۆی بنێرێت و ئەو بۆ ئەمریکا هێزی نرد و ئەو هێزەش بەشداریشی کردەی هەبوو تا داعش کەس پێ بێنێت جا ئەما و ئەزمونەیە کە ئەمریکا و عێراقیش نیگەران کردووە ئەگەر بێت و ئەمریکا بە تەواوەتی بکشێتەوە بێلەوە ئەیچی ڕۆدا سەبارەت بە دەستێوەردان و کاریگەریەکانی ئێران کە پێم وایە ڕۆڵ و دەستێوەردانی ئێران زۆر زیاتر دەبێت و ئەو هاوسەنگیری لە عێراقدا پێویستە نامێنێت لەو بڕواایشدا ئەمە یەکێکە لە بیرکردنەوەکانی زۆربەی سیاسی عێراقەکان بە سەرۆکوەزیرانیشەوە بەڵام ئەوەیە کە دەری نابڕن چارلز ئاماژە بەوە دەکەی دەڵی ژمارەیەکی دیاریکراوی سەربازەکانی ئەمریکا دەشێت لە عێراقدا بمێننەوە ئەو ژمارە دیاریکراوە بەسە بۆ پاراستنی بۆ نمونە کورد لە عێراقدا بە تایبەتی خۆ دەزانی کە لە ئێرانەوە لە تورکیاوە لە بەغداوە ینی کۆمەڵی مەترسی کۆمەڵی ئاڵنگاریان لە بەردەمدایە پێم وایە ئەو ژمارەیە دیاریکراوە ئەمریکا و عێراق بریاری لێ دەدەن لەو دانوستانانەی دەیکەن و زۆریشی پێچێت ئەو ژمارەیە بکەوێتە سەر پێویستی ئاسایشی بوونی ئەو هێزەی ئەمریکا بۆ ئەندازەیە نابێت بتوانێت پارێزگای لە پێکاتەکان بکات بەڵام بۆ دابینکردنی متمانەی سیاسی و وابەستەیی ئەمریکایە دەشێت یارمەتی دەربێت بۆ بەرژەوەندی سیاسی کورد لە عێراقدا کە تا ئێستاش ئەمریکا بە بایەخەوە لێ ڕوانێت بە دڵنیاییە و پاراستنی کوردیش گرنگە بەلای ئەمریکا و ناخوازێت ئەوەی لەسەر وەختی سەدام حوسێندا بەسەر کووردا هاتووە جایەکتر دووبارە بێتەوە پێم وایە
گرنگە بۆ گەلی کورد کە ئەمریکا لەوێ بێت و ئەو ئاماژێش بدرێت کە ئەمریکا هێشتاش لەگەڵ یەکپارچەی خاچی عێراقدایە و هەموو لایەنەکان پێکەوە لە ژینگەیەکی ئاشتیانەدا کار بکەن و بە ئاشتیانەش کێشەکانیان چارەسەرکەن بە دڵنیاییەوە ئەمەش زۆر گرنگە لە ڕووی سیاسی و هەروەها سایکۆلۆژیشەوە. یەکێ لە پرسەکانی تر بە تایبەتی لە ئەگەری کشانەوەی ئەمریکادا بۆ خۆت دەزانی ئێستش قوارەیەکی سەربەخۆ لە سووریادا هەیە و ئەو قوارەیە پێی دەگوترێت بە ڕێبەرایەتی خۆسەری کە کورد بەڕێبەرایەتی دەکات و کورد سەرۆکایەتی دەکات لە سووریادا. کشانەوەی ئەمریکا لە عێراق کاریگەری دەبێ بەسەر ئەو قوارە سیاسی کە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کورد دایناوە. جا پێم وایە هەرێمی کورد لە سووریادا دەکەوێتە ژێر فشارێکی زیاتری تورکیاوە و وەکو دەشبینین ئێستاش فشارێکی زۆری تورکیا لەسەر هەردوو ناوچە کوردیەکەی عێراق و سووریاشدا هەیە. لێرەشدا هێزی سەربازی ئەمریکا ناتوانێت شتێکی ئەوتۆ بکات بۆ بەرپەرچدانەوەی یان ڕێگەگرتن لە بڕیاری سیاسی. بەڵام دەشێت وەک هێزێک سیر بکرێت بۆ وابەستەیی بە ئایندەیەکی ئاشتیانەی سەقامگیرەوە لە ڕوانگەی چارەسەرکردنی ئاشتیانەی کێشەکانەوە. ئەلبەت لە ڕووی لەشکریەوە نا لە هەردوو هەرێمەکەی کووردە. ڕاستە سەربازی ئەمریکا لەوێت بەڵام ژمارەکە ئەوەندە کەمە کە ناکرێت وەک هێزێکی سەرەکی سیاسی سیر بکرێت. ئەوەی کە هەیە و لەبێن بەشی پاراستی چێڵگەنەوتەکان دەکات یان بەشی کردەی سنووردە دژ بە تیرۆریزم لە عێراق یان لە سووریادا. بەڵام ئەگەر ئەمریکا چەند سەد سەربازێکیشی بمێنێت لە هەر یەک لەو دوو ناوچە کوردنشینەدا ئەوە دەبێتە ئاماژەیەک بۆ هەموو لایەنەکان کە ئەمریکا دەیەوێت ئایندەیەکی ئاشتیانە و سەقامگیر ببینێت و هەروەها جیاوازەکان لە ڕێی سیاسیەوە چارەسەر بکرێت. چارلز زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. چارلز thank you very much. هەڵبەتەکانی هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا هەروە دێ و گەرم و گورتتر دەبێت و مشتومڕێکی زۆری سیاسیش لە ناو ئەمریکا و لە ئەوروپاشدا دروست بووە بەهۆی لێدوانەکانی داناڵد ترامپ بربژێری پێشەنگی کۆماریەکان لەم هەڵبژاردنەدا کە بڕیارە لە مانگی یازدەی داهاتوودا بکرێت. نەکرد لەسەر دۆسەی کۆچبەران و پەیماندان بەوەی یەکەم بڕیاری سەرۆکایەتیەکەی ئەگەر بووە بە سەرۆکی ئەمریکا بریتی دەبێت لە هەڵمەتی گەڕانەوەی کۆچبەران و بە گەورەترین هەڵمەتیش ناودێری دەکا. بێ لەوەش ئاگاهی دەداتە وڵاتانی ئەندامی ناتۆ ئەگەر بێت و پارەی خۆیان نەدەن لە هاوپەیمانەتی ئەمبەر و ئەوبەری ئۆقیانوسی ئەتڵانتیدا ئەوە داوا لە رووسیا دەکا هێرشکام کاتە سەر. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا لە ئەستۆدیۆ میوانی چاوی واشنگتنە. سیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. داناڵد ترامپ بەبێ گوێدانە کاردانەوەی ئەوروپاییەکان دەتوانێت مەرجەکانی خۆی بەسەر هاوپەیمانێتی ناتۆدا بسەپێنێ. هەلوەستا ترامپش 2016 دنەهاتی گوهارتن بەڵێنیانی وەختا جارایەکێ سەرۆک بوو ترامپ بە ئەشکراییش ئەندامێن ناتۆیەرە و ئەمریکا هێزە سەرەکیە ناودە کۆ هون بەشێ خۆ ئالیکاری یان ژ بودجەیە بەرەوانیا ناتۆیە نادنش خۆ ترامپ خوازە خالک دناتۆ هەیە ئەوە کۆ دەوێ هەر وڵاتێک 2% ڕێژەیە بودجەیە خۆیان نیشتیمانی تەرخان بکەش بۆ بەرەوانیە وەکو بەشێکش چارچەوەیە هاوپەیمانیا ناتۆیە. ترامپ و ڕێڤەبەریاوی دوێ باوەریە دە باوەڕ دەکردن کو حەتان ها وڵاتین ئۆروپی ئەوەیەکەی ناکەن تەنێ وڵات کۆیڤەیەکێ دکە ئەمریکای و ناخوازە ئەمریکا تەنێ وی کاری ڕابەنها سەروەیەکێ دووبارەت کە بتایبەت بەڵێن دە چارچەوەیە کۆ نها گرێدانە ئالیکاریا یان بەردەوامیە هەبوونا ناتۆ بە ئالیکاریاش بۆ ئۆکرانیا vێگرێت و ئەڤایە گەلک وڵات و ئەمریکا بخۆشی ڕێڤەبەریا بایدن دەبێژن ئەڤایە مەترسیداریەکە لەسەر نەتەنێ ئەو لە کاریا ئەوروپا لێ هەروها هەبوونا ناتۆ وەکو هێزەکە. ئەوروپایەکانیش زۆر بە نیگەرانیی قوڵ ئۆسیلی و لێدوانانەی ترامپ دەکەن. سیروان
دوو بابەت هەیە زۆر جار داناڵد ترامپ دەیوروژێنێ لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا. یەکیشان پەیوەندی بە دۆسەی کۆچبەریەوە هەیە، یعنی تەنانەت چەند ڕۆژێ لەمەوە بەرپەیمانی ئەوەیدا ئەگەر بووە سەرۆک یەکەم بڕیاری گەڕانەوەیەکی ینی گەورە کە دەڵە گەورەترین دەبێت لە مێژووی ئەمریکادا کۆچبەر دەگەڕێنێتەوە بۆ وڵاتەکانی خۆی. دووەمیشان ئەمەی ناتۆیە کە ئێستا باسمان کرد. ئەم جۆرە لێدوانانە هیچ یارمەتیەکی ترامپ دەدەن لەناو ئەمریکا، دەنگدەری بۆ زیادکە، لە ئەنگلی بۆ زیادکە. خویای نەتەنێ ترامپ لێ کۆماریان دناو کۆنگرس دژە بەڵێن تزانە هەفتەیە چووی دەماک و ئەو بەرنڤیسا یا کۆنگرسێ نەهات قبولکردن ji ber دوو بەش تێ دەبوون. یەک jê alîkariyaş بۆ ئۆکراینە و ئەسرائیل بەشێک بوو ji wê بەرنڤیسا کۆچبەریە یا کۆ پشگیریە بدە هەوڵدانên ser sînorê ئەمریکا لەگەل مەکسیکê û rê li ber hatina koçberan ji navarast û ئەمریکا لاتینî bigirin. Trump axaftinek tenê kir گۆ divê kesên komarî di nav kongresê piştgiriya wê yekê nedin û bi rastî jî ew bernivîs negihişt serî têk çû balên te dizane îca kongres mecbûr bû ku bernivîseke din amade bike û ew êdî we were pesendkirin ji ber ku ya koçberiyê cudaye ji ya alîkariya yarmetiya leşkerî bo İsraîl û Ukrayna ji ber los bêjim Trump pêlek di nav komariyan de çêkiriye. Yani Trump dizane komarî wekû dengdar çi dixwazin li aliyê din dizanin divê kongres çi bike. Yani heta niha bêje dû beş komarî çêbûn. Yek jê ku li gel siyasetê Trumpin heta kesên ku li qonaxên berî wê dil dijî bûn wekû nimûne sînatorê komariyê Florida Marco Rubio eşkere dibêje tiştê got Trump derbarê NATO dibêje rasta Trump tiştekî nû negotiye ji mêj ve hikûmetên Amerîkî serokê berînê Amerîka çi demokrat û çi komarî banga welatên din yên NATOyê kirine ku ew jî xerciya xwe ya berevaniyê zêde bikin tiştekî nû negotiye. Evaya nimûneye belên ku li Amerîka di nav kongresê de û ji derveyî kongresê de êdî Partiya Komarî ya Trump çêbû ya Partiya Trump ya Komarî çêbûye û evaya Trump û kampêna Trump baş vê yekê dizanin û vê yekê bi awayekî karîger ji bo berincewandîya xwe bikartînin. Zirvan li heman kata yanî raytirî jê yanî nikî hêliya lem çend rojê rabirduwa em coman nebû serzenişt ya lomeyî Trumpî dekir bo ew jora lêdwanane لەناو هەوڵەتیانی ئەمریکاشدا بە تایبەتی ئەوانەی کە لە ئەنگلی کۆمانین بە هەمان شێوە ینی بە سەرنجێکی وردەوە ئەڕوانە ئەم لێدوانانەی ترامپ و دەڵێن ئەم پیاوە یا ئەم کەسایەتی سیاسیە لە ئەمریکادا چی دەڵێ بۆ وا دەڵێ. ئەمە دابەشبوون دروستەکان لەناو کۆماریەکانە بە شێوەیەک بێت کە بڵم کاریگەری دەبێ بەسەر هەڵبژاردنەکەشەوە. حتا چرا ده کارگری و هب ام نزانن ل تاثیر او هي صد يعني نيكي هلي اف يكسر بكار اني تنه د چارچوبه کمپین خود به هگر بکیمانی يعني نيكي هلي گوت يكسر او يك بكار اني گوت ترامپ جبر فان اخافتنا جبر فان هلوستان نه آماده یا نه حاضره کسکی نه آماده کو به سروکی ولاتکی وکو امریکا کو سرکشیا ناتو دک او تنکاره به اخافتنا کو سایام هلوسته کو وصا به سروک نيكي هلي اف يگوت د دمکه ده کو ام تفض زانن دراورگرتنین نشتیمانی ده جداهیک مزن دنا وراوی و ترامپ ده هي بلین بخۆ دەزانین وا بزانم مەگەر بە هەڵەدانە چوو ڕۆژی دووشەمە بوو تیمی پارێزەرانی ترامپ چونە دەرگای باڵای ئەمریکا لەوێ داوا دەکەن کە پێویستە مافی پەناپارێزی هەبێت وەکو سەرۆکی ئەمریکا بە تایبەتی لە کام دۆسەیەشدا ئەو دۆسەیە کە هێرش کرایە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا لە ساڵی لە مانگیەکی ساڵی 2021دا بۆ دادگای باڵا کامیان گرنگترە پۆستی سەرۆک یا کۆنگرێسی ئەمریکا وەکو گرنگترین دامەزراوەی دیموکراتی لە وڵاتەیە. يعني خوياي اشكري بري حرتشتي حطانها هين او دوز نهات يا بردستي دادگها بلند نهاج دادگها كباجار واشنطن بايتخت دركتيه ودبيجه ترامب نكار ورا باراستن يعني او يعني رولا يوكو سروك بري ناي بار نكار ورا باراستن دفي كيسا هان دف كيسا غوت بحثا ويكركو رولا وي دي ريشن السر كونغرس د 2021 كده هبون جبرلو ترامب افيك تشتكي بالكيش دك بالين ترامب الاليكي دبيجه ازيفيدو زي بم دادگها بلند والاليه دنجي دبيجه دادگها دي سي بخود واشنطن دي سي بخود از بيدا چونه كي بيدا بكم
لگور چاف دیرو پسپوران دبیجه ترامپ تنه خوازه وقتی بکره دخوازه وقتی بکره جبرگو کمپینا ترامپ گلک جاران هلوس دانه کو او ناخوازن اف دوز بتایبت اف دوز لگل هنا کشی نوی دنیا اسایی ناخوازن نهات انجام وان در کevin حتی نوفمبر 2000 حتی هذا ما هالبجارتنا بشتي هالبجارتنا حتی وی چاغي وقت بیجه قوناغه کدنه بلکی ترامپ بسروک و استراتیژیه کدن دینن لی او نها پلان وان او جبرگو ام تفضل زانن اگر دوزك هات كيسك شو بردست دادگاه بلند بمهان بلكي بصالانجي وقت بيد شبالين حطاكو بريار سروري دقرن ولا برديان تازه برديان دادگاه بالا راستا دوشموكو اماجم بيكد راستا چونت هاي بس يعني ما بس طعم حطاكو بريارك السرور استندن وقتك دريش بيد حطاكو او بذيك دخوازن وقتي بكرن ارمان جوان لگو چاف ديران نتشتكي دنجبرگو انجامي وان نزلالو وجبوتي ما ترامب خوياي نجرين قبل نجبرجو او تنيت خوازن افيك حتى مجداري حتى نوفمبر تانجام يقدرنا كيفن سيروان امهم بابت عليك باسمان كردن الراور قلتنا قشتي كان امريكا دا تشي دالين لسر ام بابتانا هر هموي انجامي شنو يعني بقشتي حطانا هينجي دبيجن هل بعد ناف امريكا بقشتي دو ناف كوماريا بتايبتي كو ترامب رجع كبرمزن لبيش نيكي هيلي دناف كوماريا هل بعد بلين لي امجبير لكن 24 شباط بلين بيش هالبجارتين يعني برايمري لولاية ساوث كارولاينا شد وساوث كارولاينا تبخوشي دزانه ولايتها كو نيكي هيلي جايه وبخوا فرماندار بو الويدك حاكم بو نيكي هيلي جبروا له CBS نيوز راورجرتنك شاكر تيدا هجمارة كمزنج برسانج فان كوماريان كر ام تفضل زانن كو بيش هالبجارتين يعني برايمري يا ساوث كارولاينا ذكري يعني هر كسي كو دنگدركي توماركري بلا لوي ولايته چ سربخو بيان ديمقراط بيان كوماري بدكاري دنگداني بده هلبتين قد هالبجارتين ديمقراط دنگ دابن نكارن بجدار دبن لافبرس جوان كسان هات كرن او كرسين كو ناف كوماريا دكارن هالبجارتين 24 مهد دنگا بدن يك جي وكو نمونه مثلا دبيجه حتى كيجان راديه راستيا كو نيكي هيلي ج ساوث كارولاينا باندوري البرياره تتكي وكو دنگدر كو تدنگي خود هالبجارتنا بك بلين حفتي 5 صدي جوان دنگدران قوت كو فايا وين بفاكتر فايا تشتكي بالكيشه 20 صدي جوان قوت وبب فاكتر و 25 صدي كو فايا نا وين سببك سريكي كو دنگي خوب نيكي هيلي يا دونالد ترامب جبروا افخالك جرينجه تشتكي دنجي هي بالين يك جوان برسين راورغتنا CBS نيوز او كو قالوا ترامب دنارينا واندا آماده جبرگو نيكي هيلي قالك جاراغوتي ترامب وكو كسنا آماده يكو ببسروك جبرگو هناك برزگريكي ويني دروني هنا دبيجن تشلو نهج صديق دبيجن تبي اگر هات و اف توانجي لدجي وي يعني اف چند كيشين ياسايي لدجي وي بالين وين نبى برزگريك الهمبروان تشلو نهج صديق وتنا وتفي ويجي اگر هاتو ترامب توان با هات درخصن جاليفان دوزابا ويديز دنگي خوبدن 29 تنه صديقوتيه للسرويه كيدمينه كا او توانچنه يعني بلكي توانك يمزن بن دنگندن بلكي هگر توانك دنارينا واندا بتوچك بدنگي خوبدن للسرويه كيدمين افانا گش تشني بالكيشن يادن بالين از خوازم ازان جرگ وقتا مگلكي تنيه ل هالبجارتين دناف كوماريان ده مبورة جوان هات برسين كا هون كيد بينن بربجاري بارتيا كوماري ده هم بر جو بايدن دكو كاربه زورا جو بايدن جي بدكو كاربه ده ب 2024 ده ويتي به 65 صديقوتن ترامب شياناوي هي يعني او امكاناوي هي كو لدجي بايدن راوسته تنسي صديقوتي نكي هلي وجارك دند بيجن بالين افهموا راورغدن وافهموا هجمار ورجا لساوث كارولاينا كو بخوا ولايتا نيكي هيلي هزول بكورتي اگر بيام بلاي اگر بيتو نيكي هيلي درناچه سنك الى كارولاينا باشو اكشتو لبروسير وزاردن يعني خوياي هين نقوتيه يعني ايوه بيجي حتى سوبر توزداي بلين سيشما مزن كو بينجي اداري بيكتي وام ظانن بيتري بازدا ولايات وهرمين امريكي وهالبجارتن لي بيك ورن هالبجارتن كوماري هلبت ام بيش هالبجارتن وكم جوان بيجن برايمري لسروي اكاديمينا نيكي هيلي كامبيناوي ديار كرناكو حتى ويتشا ريجي ويش كامبيني فينيكيشن ليه تشتا داوي بلين قوتنا چند جارا دبيتن بريده جز چند بربجارن كوماري نيكي هيلي ويندن هات برسين كو هاجر هات ودونالد ترامب بو بربجاري بارتيا كوماري تي بيشغرياوي بيغريانا نيكي هيلي قودي اري بلي بيشغرياوي بيغرا افجي هي بله سيروان زور سپاس دکم سپاس
ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆیشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێت.